خليه وتشبوا على هرنهات كل هيشي عليه شانية مارد خرانة هذا رديمو سش ترسمنت كل نعم برشي أوتوزش كهردي بدر ذكي شيء ودرس قابلة عنده أهو بقصد دزو بدي سوانم بابم بزنی كل عيب ناكي بابم تماشى سميري هو كموش فيه كده كاكا زاتو تسجد ديا والله بابا بخد مني هاي تدنيتي في رداك كايش نازيكت يا أنا كل ما بسني جوري لا صدا لا سلام عليكم والله على صحتكم شوني وش قاطع فاطمة نوعتا أخي ويهاندر المساح ذالي ولا نفسه يقول لك أخي كل عمك وقت الدنيا أو شو تسوكي مش حاضر راز بالو شو بينوا قرينا وهم شد مزبوطة أم النام هي يك مشكلة ما لو درسي ليسها وبيتان دريم ها خمس نبي تأمين با كابرا بتني لماري شنو من داي ناردو ماري بابي أمر دزين دستك بماري دارني باش أجل كابرا بيزاني قرينا بخبرها خم النبي رازك وشنو خير عطني لكن قرينا ليسها وبيتان دريم أم لقى همش دشي دام لقى كشتم داني ما ها خمس نبي هم اشتركم ترتيب كرديا أمنو أتو أوديو دبي إيه باكا همش لبدا كيد رأيتان سيام بدرين سهل نوزر باشا وحلو دكي باشا دورنا دوم روندي بابرن يا ربي خداها ده في وقت معنا تسيبها الحتمي او قد فين يا بشر اللي دري بمين هو او خوف لانك انت حتى صبينك يا ربي بقى بابا خبري بلاد نظر يقولهم ايه ثم ما مشي ايش خبر بلاد اتصايب يا ربي خداها تبي توشي كتاشي نبي توشي مصيبة تاشي نبي سليمة تقربني ناخذه وقرب سلا عارف كم ناخذ ماشي بابا ايه لانه خبري شو تاني ده شرطة والله خوشتك تساكا بلادنا قربنا هتني وراني ليه ذكرين أجدها توا أو بخود تبليغ الشرطة لكم باشا قرن لا بابا إيه عندك مسيرش يقول جدا زان نفسه ماري خارم نا قرن نا وهذا كيف بقول دي نا هتا بس السلام ماري خارج نا والله برو تاكم لو برو ليش تقي برو ليه قرن ده على ثواني سادة زولة السيارة تاتسا والله كدنجي دا كيدي لما يوصل فيه دي نبقى كرف شعر يجمده كرا كوجونا دمي كرا اوه مكر دمان قتل اما او بياو ما كوش صدا ما تخرانا بي اما لو تزينة تسوبون ايه تزيش داربا سلام كشني هكي دار دبي صدا زولة فرسيام
مەترسێ چای چاوم مەترسێ هەستە دە چاوت جوان بشۆ بڕۆ مەتعامی نانەکی باش بخواستە دەی بڕۆ مارش هەستە باوا بتوانم شۆش دەبنەڵان لە باشە بێ هەلا جێم دەمن بە حیاتی خۆدا قسەی لێ کەس نادرچێنی هەرسێکمان تێدەچی ئەوەلیش ئەتوو باشە سەدە باشە غەمت نەبینە خۆت شۆش مەکە هەموو یەک دوو ئیشی لێ و لێرانی سەدە لۆبەتمان چی کردی لۆ دەدەێ بۆ دێواز لێبینین لاوەستە بزان کۆ دەقینەوە پارەت دەکەم شەک دیوە دەکەم شاب لە پارەی هەردێ باشە دە باشە جارێ خواحافیز خواحافیز باشە ئەویش باشە قەینان خەمت نەبینە کوڕە خەمت نەبی کوڕم خەمت نەبی بابی خۆم ئەمن لۆت دەنێرم حەقت نەبێت و بەسەر چاو باشە باش نا کاکە بە لوقمانی لۆت دەنێرێن کورە چاوەکەم نانە باپیر ئایدی من خەمی باپیرت نەبی بەسەر چاو خواحافیز بەخێرچی هازوو خێراتی بابا مینازارنارم لێ چێ هەزارنار لۆ چێ کوڕم لۆچمە دەستمان دەکرا سپانسۆر پێ دەکڕم کوڕی گەورەم هەمووی هەفتەک ناوی 500 دینارندای ئەی هاوار چت لێ کرد چم لێ کرد خۆ لە قومارم سەرم نەکردیا ئەوجرە ناچ قومارش بکەی بینە پارەکەم دێ تاخیرم مەکە قوت زەرقورت و سندانەکرد دەمێ ئەوها دیکو مادەم وایە ئێستا دەچم بەداکم دەرێن بەداکت تاگیر دەکەی هاتیم ئەمرت نەبینیانێ وەڵڵا سەر گەورە ئەمن هەرە تو تون کەمە تو بەداکت تاگیرم دەکەی ئەولادی ئەو زەمانەی وەرە ها مەت بشتێنە بڕۆ ئەوە لە لوقمانی و گرازارنارێک تولد شيء لدني شو بتسوي ها؟ شو بابا لما ريبوي لما ريبوي كرم زاد شيء تمناكي أما ولا دوني ولا دون دخل إذا تولد شيء تبي شو بابا بقواي مالي برادر شو بقول مالي برادري ها صدق إلا مالي برادري بابا مالي برادر شو بقول من ما ذكر درنگ ما بس ده برادر كم تسمي ندم شيء لكني مامو إيه خو دنيا كاون نمو بابا على تواوني خاتم دسلسيم كدنك سكت كدبي تاو نايب الصاو ايو كتسم له مسريا بابا او كتسبوها فرم هيك نبوه بلان اتو هالندبه على قد خبرك ما بدي داك الاوصو الطص حين ننسى فرم باش بابا وعد باوزار نفس وخبرت عن دمي فرن على بابا ها بابي لونا يا متي بابي خوي بدا يعطمنا يارمي هل إذا كاسين كنا بابي خوي ها واحد برادري خراب وخوري موري توري يا نبيني خوري من ولا فيها ولا بابي خوي شفك باشا غم النبي كيف هذه بابي هذه كرم على قرم بابم عمل لقو زياتر شيم هي بابي من عمل عمرم تيزبو روزك ما اختيار بي ما تمرم بران حظك كم تجوي بمرم درم في سعر ناقبي بتعبين فياوين كاسوين بابي من نا بابنا ان شاء الله تصل له مدميني خوا عمرش له مدري ركا قرم ويدا نمرد باما جنا الشمدوك نابا مدار تيشم بدي دبا دينم بابا وعد بيجنيش دينم خوا كريمه والله شعور هذا بحبيرة ناقص سنداني ليه
مسلمانان من کەسێکی دەستکوت و هەژارم بەڕاستی مامۆستایان شەموو ئاگدارن هاتوونە حاجیاواگە پرسیارشتیان کردووە بخۆشکەماندامە ئەوە تا دێشی بینن لاقشم هەر ئەوە تا ئەوەش لاقمە لەبەر ئەو لاقم نەمتوانێ ژیانی خودابین کەم وەڵای 6 ماگیشە کرەخانیشم هەر نەداوە دادا لە مسلمانان دەکەم بەڕاستی داهەنامەوە بێن و ئەوە خێرێکی گەورەیە زۆر سوپاسیان دەکەم خوای گەورە سەربازیان کە لە دنیا قیامەت بەخوا ئاگادارن دوو منداڵشم هەنا وەڵای عاربانەشم هەبووە قەسەم بەخوا نەمتوانێت لەبەر لاقمەوە چۆن لە پاروەرەم سەردانی ئێران دەکەم چمە دکتۆری بەڵگەشم هەیە داداوە لە خێرخوازان دەکەم بەڕاستی هاوکاریکم کەن وەڵای دای بابیشم هەنە بەس وەڵای ئەویش دەست کورتن داداوە لە خێرخوازان دەکەم بەڕاستی دەهانامەوە بن خێرکی گەورە ئەگەر بە 250 بێ لەخوای گەورە هەر بە زیاد بێ پێی سەربەرز دەبن ئینشاءڵڵا لە دنیا قیامەت خوای گەورە پاداشە بداتەوە زين خوای گەورە فەرمێشی تصدقوا خيرا لكم رحمة ابن مسعود هزاجة أخوالي خور وبلي برسك أي فرمو أجر آياتي خواتان بيست وبزانا خدا لسر عرش وراسه وهو قفتو لقل طوياك وقسكي لقل طوياك منيش ديرا بز نقليك تصدقوا خيرا لكم ببخشنا وشاكر أبو أي مروف أي مسلمان يا ابن آدم إنك إن تبذل الفضل خير لك جوگرە لەگەڵ توێتی ئەی مرۆڤەوەی لە خۆت زیادە بیبەخشی زۆر چاکە بۆ تۆ ئەگەر نەیبەخشی سەرەتان و دەردە بۆ تۆ ئێستا گیانە دەرچێت وا شاهیدە خاوەنی تەنها ئەو شتەی پێشی خۆت داوە مال ئەحەدیکم ما قدم مال وارثه ما ئەخەر والله گیانە دەرچێت تەنها خاوەنی ئەو سامانەی کە پێشی خۆت داوە بۆ قیامەت و کردوتە بەخێر خوا شاهیدە خاوەنی ئەو ماڵەنی کە تیایە خاوەنی ئەو سەیارەنی کە ئێستا پێی هات هیچی ئەوەی تۆ نییە ها ئەوەی میراگرەکانتە لە دوای خۆت مەڵێ من هەژارم سەدەقەکەم بکەمە کاکە ئەفضل الصەدەقەتی جهد المقیل چاکترین خێر لای خوا ئەوەیە کە هەژار بیکات بەخوای من مێردەکەم کە مندامە هیچی زۆر پێ ناکرێ هەمیشە ئەو دوو منداڵە لە کرێخانەوەی دامە ئینشاڵڵا ئانای خوای گەورە و ئیوا لە کرێخان ڕزگار بکەن هەگە هۆدێکیش بێ خێرتان دەگاتێ منداڵە بابا سەرۆژاڵ مسە گریا بوو منجای نەبووی ویدەم داوا لە خێرخوازان دەکەم ئەگە هاوڕێکم لێ دەلەوە لە کرێ ڕزگار بکەن خێرتان دەگاتێ هەزاریش بێ بە 250 بێ خێرتان دەگاتێ هاوڕێکمان لێ بدەنەوە مسڵمانان خێرخوازان خێرە مەنداڵ لەو کرێت چە و ئەلامەتێ ڕزگارکەن خێرتان دەگاتێ باش تێ بەخوا دەکڕم بەخوای بەس نەزەرانە تێم نەجاندەن بۆ ئەوەدێکیش بژگرم تێدا دەعەوێمەوە ئینشاءڵڵا بەلا بەخوای گەورە خێرتان دەگاتێ خۆی مێردەکەم و ئیشی پێ ناکرێت کە مەندامە دەستێکی نییە بەخوای هەموو شتێکی بەوە تەکەمە سەخت ئیشی زۆر پێ ناکرێت مێردی من دەستێکی لێ لاقشی هەرتەوا لیە بەخوا لاقی پلاتیلە یەک ئیشی وای پێ ناکرێت بەخوای ژاری زۆر زۆر تا بڕی ژڕە ماڵ و ئاڵەکەم لەبەر چاوە بەخوای هەمووی مسڵمانانە کاریمان کرد خێرتان دەگاتێ کەفامان لە تێی ڕزگارم بکەن لەو فەقیر وەژاریەی خێرتان دەگاتێ بەخوای باشتی بەخۆ دەکڕم بخۆشم قەرزارم وەڵی 5 میلیۆن قەرزارم با مسلمانیش بێن پرسیار بکەن پێشان دە لە میکی و کێشە موچەکەم 150,000 وەڵی وکالاتم بۆ کابرای کردەوە لە باتی معاشی لە پارەوەرە لێم دەیگەڕن بەڕاستی ژیانم نەمەوە قەرزاری هەموو شتێکم بەخوای کابرایخان هاتنێک و دەرو دەکەم بەدەکتم بۆ ساڵێ چ لێ دەکەی دەرم دەکەی هەمیش پێم خۆشەکردی خای ژما باە و مێردی ساق باوەک مسڵمانان شکر بەکاری خوای بەکەی باشە دەستی بکەم دەسەڵاتم لێ بەخوای بەخوای ئەوە تا دوو منداڵم هەیە زانێمە بەخوای پێغەمبەر نەبێشتە بستە دەرێ بە 250 پێ لەمە بیدەبێ تو بە قەیدی ناکەمانەستە دەرێ بە شکر بەخوای ئینشاڵڵا خێرخوازێکە خێرەمەندێک هاتبێ
شتێکی دا بێمیش بۆ بەژت داون بەخوای ئەوان هەمووی مسلمانانە یەک شتم نییە بەس خوای گەورە هەلا بۆ هێلا خێرتان دەکاتە دەکرێت خاڵم لە جات بێت ئینشاڵڵا بەتەوا خوای بۆ هاوکاری ئەم خێزانە هەژارە پەیوەندی بکەن یاخود باڵانس بنێرن بۆ ئەم ژمارانە یاخود سەردانی پرزگای تەلەڤیزیۆنی یەکگرتوو بکەن ناونیشان پشت سنتەری میدیای ناوەندی تەنیشت کەناڵی ئاسمانی سپێدا ولا على لو خرجيك يعني أبد هيك ولا على هذه ها بابا سام بقارة قاري شكار ولا فرن ده ولا عاقل أبو زين الرجال عاقل في بدي هات في دمج كبري زلات دي فايدين هنا ديك فرن دي أنا مكاسبين وشيء لكن باس يلا داني دي باز دي أمي زانة بسرعة وكل سنة جوان داني ديك فرم ديك بابا هاوس من دخلوها مش وش تسووا أشهر السنة ما عاد فتان وش قال هسه شو بدي كورة كويها شيء أوصل ما يكليها دحدحتي بالشارع والله ما عليك حاول ببعصب أمن دروم سرش لما رجل مدرم كورة شيء ولا شيء عيبة أو زيادة فيك أو بس قبلها بابا أمسحتهم باجنيا أكبتني برو بس لا وشيري والله كورم هالقول ولا بابا ولا كورم زور أقال للساخاني بي عيبة مدرسة للساخبرات نهل المشتري قليه هبي باشا بابي من أقال ليري بكورم بري أوها حاجي مصطفى أري والله أوها شيرو فندي رازينية شيرو ديار بتماي تيجي فاشاي ديار بكر بيني كاكا والله مسألة أوهانية أتوشي أمشي أما برايشي خيني يشي قابلة أما وزع مالتو باشتر بيتن هتا كشخر لسديدين باش أوهتي مدري أمن هلا من داري ولا بروي لغير جورو بيما نامه هم كلو پێم ناری لۆ نایهەوێ کاکە دەرێ ئەبوو بۆچی خوشی خۆم تەماشای زارێ دەکەم ئێ باشە شت بە تۆزی دەبیت حاجی مستەفا ممچینە کە مەژنن هینا بە کەیفی خۆن هینا وەنیە توخوا بابت پرسەشی بە تو کرد بە من کرد ئەمە کاتێک کە ژنن هینا بووکن نەدیتە بوو هەتا ڕۆژی گواستنەوەش کاکە ئەو زەمان بەسەر چوو ئێستا دنیا گۆڕایە حاجی مستەفا دنیا نەگۆڕایە ئەمە گۆڕاینە توخوا شێرۆ بمبی باشتر نییە لەوەی چیژە مامیوی بدرێتە بێگانەچی واللهی ئەمیش دەدەم شێرۆ بەروی باشترە بەس عەلا کولێ ئەمە محاولەشکەی لەگە دەکەم بەڵکو وە خوای ڕازی بی حاجی مستەفا ئەمن دەڕۆم لۆیەم بوو تا چ گلەیەم لێ نەکەی کاکە دەنیوڕانی لێرە بە سەر و دەرت گرتم چ لێرە بم دەڕۆم واللهی حەق خۆتە هەرچی بلێ حەق خۆتە یاخۆ بەخێر بێ کاکە بەخێر بێ سەر چاو خێر بێ یاخۆ بابا بەخێر هاتی بەخێر بێ یاخۆ سەر چاو خواحافیز بێ یاخۆ دەبینی کوشە مەزاری کاک بکردم ها
دەردم گەرێک کەما تووش ئەوەتی ناسەری ها هی خوا نازانم چ لێ بکە هەم کە وەختی هەندێ نییە ڕزا لێ دەکەم بابە ئەدی وەختی چییە پێم نارێ ئەو بەدەستم نانەکەی دەخۆم دەبڕۆ بە قوزان قورسش بیاخۆ خوایە نازم دەکەی ئەوەتی من چی بکەم تا بزانە کوی شەرمەزاری کاکری کردم وەرە کەیفت بەو دنیاە دێت وەرە کەچینە چ زەمانەچ یا ڕەبی مارتان کاوە بێن وەکوو دەستان سوە ئەو بەسە زمانەی ئەو کابرا بێدەخرە ئەو حاجە بەسە زمانە ئەو وەکوو هادەستان سوێ بیکوژن یا ڕەبی ئەوی کوشتیتی ئەوی دەستی لە کوشتینگایە پارچە بی یا ڕەبی بابا ماندی نەبی خۆش بخۆم عمردێش بابوو ستاکە لە خۆتا وەڵە چماکە خۆم بردمان شادمانەوە شادتانەوە ئەرێ وەڵڵە بەران کەس نازانی چێ ئەو زلمەی کردێ خوا مالی کاوڵ کارێ بوو ئەدی ئەتوو کوی خۆڕی باش باش عادا ئەوە گوێ بدە من ئیشەکەم پێتە ئیش چ بابا دەتوەرە بچین دانیش وەرە کوڕم بەرە عادە دانیش گوێ بدە بابی خۆت چۆم لێتە بابا ئەو کا هەتوو بە خۆ دەزانی وەزعەکەمان کۆ لە چ وەزعەکی داینی باش دەزانم هەموو داکەت اختیار بینە ڕۆرە حەز دەکەم پێشەوەی بمری ژنت بابی ژن بابا دیسان مەقسەدت چییە؟ کوڕم مەقسەدم باش تێ بگا باش تێ دەگەی خۆت و مەقسەدی من چییە بەرا خۆت لێ خەشیم دەکەی بابی من ئەمن دەمەوێ چاومان بە مندار بکەوی بابی من دوای تووشم خۆ مندارنی دەبا چەند ساڵ پێش ئێستا ژنمانوی نابە بابا ئەمن چەند جار بەتون گوتێ ژنم نایە و ئێستاش وەختی ژنی نانە نییە بابا ئەو کە تێم ناگەنی لە وەختی نییە ژنی ناین متەوا بڕاوە بابا کوڕم ئەگەر لە بە پارەتە باە هەندێک پارەم خەڵک کردیتەوە کە ژنەکردنەوە پێبینم بابی من ئەوە غوڕبەخانەیە چشمان هەیە لۆخۆ بەخۆ بەژن تێدا دانیشن بابی بابا بە قوربانت بم مۆزوع پارە نییە ێ کوڕم ئەگە زگن بە منیش ناستێ زگن بە پیرەداچێ بستێ عینابی کە یارمەتی بدا ئەوە کەرچەوەی ماچی خزمەت با بکە هەهوو بابا ڕزا لێ دەکەم ئەو مۆزوعی قەپات کە وەختی هەندێ نییە على جواب دمن ئەتۆ چاتێن سارە ئەمنی بدەینی و دەبەی و ئەمنی دەخافرێنی بە وەختی نییە وەختی نییە دەتەوێت ئەمی دەتەوێت ئەوکە بابا ژن لۆ چێە؟ لۆت وە کوڕم تۆ ڕەحمەت لە بابەت کاکە من ژنم ناوێت کوڕە ئەمن کە گۆتم دەینی و تەواو بابا ئەو مۆزعی قەپات دەکەی قەپات کە ئەگەر نا چعەلە دەڕۆم بەزێر دێنەوە دەڕۆی چێوە لە چعەلە دەڕۆم بەسمەلایەکی وەڵڵە بابا حەڵە چ من هەرەوە مابوو بە ڕۆستێ تەقدیرمان بکەیت دەزانی ئەمن زەرم بە خراپەیە تەحەمولی دووری مندارم ناکەم ئەتووەرە ئەو بێبەختێ منداری عالەمی خواخواکی باسی ژینانی لۆ بکە بابا ڕزا لێ دەکەم ئەو مۆزعی قەپات کە وەڵڵا وەختە مێشکم بتەقی خدا ئەو کوڕە چی بەسەرات دەبێ کوڕە مشکلە چیا بێ سبی هەڵ بابا دێ بابا بابا ماوەش بۆ ها عمري كل يا سليم بابا داي بينا بابا داي بينا باش دار بينا يا بابا داي يلا كرم داي عادي حسمان برو استراحتك تساوكم بس تساو او قركش ما عايزك دي وسطا تساو خوش برو لي قري زول ساكا تايمني بخير بي تساو
کۆچەر دەوەرە کوڕم وەرە ئەواتەمە ئەرێ کۆچەر نازم کوڕم لە گەمەتکە بێ کوێت و زۆر باشم بابا ئیشاڵڵا ئەو سار دەرەجەکی زۆر باش بینم کۆچەر دەبی گەردەنم ئازاکەی بابی من لەبەرە من 300 ساڵ واز لە خینەکە هینا لەبە کاسبی لێ خینەکەت پاش کرد بابا من هیچم لەبەر گری نییە بەخۆت دەزانی وەزعەکەمان دووسێ سارە زۆر خراپە ئێمە مەجبورمە منیش ئیشەکەی بکەم ئە توش بەخۆت بڕێک اختیار بووی کوڕم پێش ئەوەیەم بمرم یەک شتم لە بەردریدایە شتی چی بابا کوڕی خۆم پێش ئەوەیەم بمرم ئەوەیە قونجەخانێکتان لەوبەجی بێدم لە دەردی کرێچی ڕزگارمان بی بابی من خوا کەریمە بابا خوا کەریمە ئیشاڵڵا خانیەکەش دەبی و وەزعشمان باشتر دەبی کوڕی گەورم ئەمن هیچم لە تو ناوێ بەس تەنها خیدنەکەت تەواوکە بابی من خەمت نەبی بابا وعد بێ ئەمنیش بەشەوە بە ڕۆژهەر بخینم ئافرم کوڕی گەورم ئافرم ئیشاڵڵا دەبێت دکتۆر سەری بابت لە کۆران و لەناو خزمان برن دەکەی بابی بابم بەس بابام حەزم لێ نییە بوومە دکتۆر لۆ بابەکەی بابم وەڵای حەزم لێ بوومە مامەستا کوڕم مامۆستایەتی ئاسانە بابا ڕاستە ئاسانە بەس دەزانی ئەرکەکی چەند پیرۆزە کوڕم ڕاستە مامۆستایەتی شتێکی پیرۆزە بەس کوڕم مەعاشی کەمە مەعاش مامۆستا هەن زۆرن ماشەڵڵا ڕاستە بابا مەعاشی کەمە بەران دەزانی مامۆستایەتی چەند خێرە هەر نامەنداری خەرکی پێرە خوێندەواری دەکەیت کوڕی خۆ بە کەیفی خۆت بکە دەبێت لە خۆت ببێ بەس ئەتو عەمر درێژ بە کوڕم لە بۆ من خەمت نەبی بابا ئەم قەت ئیشێکی ئەوها ناکەمە تو سەر پێشۆڕ بی باشە بابا تۆ بەرێ ئەوە هاتم بەسەر چاو هەستە کوڕی گەورم هەستە الله بابا زمان عادی مستەفات یگوت یاریستا لێت نێگۆ چیشم پێێتی ناوەڵە ئێدە باشە برێداکردنانمانی عازەکە من ئێستا دێمەوە باشە خۆ بەخێر بێ حاجی عوسمان چاوم ڕۆم بووە کوی والله الحەمدوللا زۆر باشم الحەمدوللا کوی خۆ باشە والله باش دەبی شاڵ الحەمدوللا والله ئەمە چ باشنیمە خێرە قۆمایە والله چ لێ بشێرمەوە لەدەست عەلەی سلمنی ئیسلاحەتم لێ هەڵگیران خۆ چی کردیە والله حاجی عوسمان چ فێ بێ هەلە چ سفەتەکی باشی هەیە وەرە لە بۆ من برادەرەکی باشی هەیە بۆنی پیاوانی لێ بێ ئەرێ کوڕم دەبینە و چاچت کرد باشە پێم نارێ ئەو بە کێ چووە ئەو کابرایە والله برێن بە چێ چووە حاج عوسمان بە شەیتانی چووە هەر لێ گەڕە هەر پیری کردم پیر لە خەما ئەرێ بەسەر باشە وەستا مەزید ئەو زمانێک کەسیە غەمی مدارانی نەبی باشە تو لۆژ لە چلۆنانی ها بەشکەم لە کۆرمان نەبیتەوە حاج عوسمان وە تێدەگەی یەقەم نەگرتیا واللهی گەرەک پێ دەریم ئەوزە ئەمن خەمم دەبوو ئەو پیاوە باە بە قسەمی کرد با و ژنی بهینا باە سێ دەکەم وا تێوگات و پارەت نەبی ها پشەی پێ بێ والله حاج عوسمان هەتوو خۆشبی باێ هەندێک هەیە هەزنی لۆ پێبینم چایخانەکەس الحەمدوللا دەسوڕێ و سعی گومان نییە نا والله وەستا مەزید خوا بەرەکەت دەکاتە ئیشاڵڵا دەزانی ئەمیش تووشی غەمی خۆم هاتیمە خوانە کەلو الحەمدوللا کۆچەری کورد لە ئەمر تاعەتی تووە پیاوانێ و کاسبی خۆشی دەکا و مەسکەبی خۆشی دەکا غەم هەتم نییە خۆ ئیشاڵڵا خێر لۆ چییە وەستا مەزید کرێچیاتی لەلایەکی دەستکورتی لایەکی وەستا مەزید وا عەمریشم گەورە بۆ ناتوانم عەمەلاتی بکەم خۆی ڕاست لا حول ولا قوة إلا بالله العلي باشا بم بري أتولو ناسك خضر مساعدك ها براستا خضر هلو برات براي داكو بابينينا كنا لخضري هرقريت ساوكم باشا حاج عثمان سبب وەستا مەزید ئەتو نازانی پارە ئەوەندە شیرنە برایان لێک دەکات چاوەکە ماری دنیاە والله حاج عثمان ئەو ڕۆ خدر خوا بەسەری باراندیە
ئەوەندەی هەیە حەق وایە هەر کۆچەری کوڕد مەسرەفی مەتکەبێ و زل و بەرجی هەموو لە سەرویبی چی تێدایە لێوی هەر من نەتی تێدانیا هەندەی هەیە بەسەری وەسامەجری چەندی دایتە تو ئەوەندەشی دایتە من ڕحم لەما کاکە ڕحم لەما باشە حاج عوسمان بە من برێ خدر لۆ هالموز بڵند بەڵموز کە پوی لە عاسمانێ بە پێ سایخانەی دادێ ئەسەلامە کەس ناکە کاکە خدر گۆڕایە قەناعەتت لە ئێرە چمە لای چم داوای پارەی لێ بکەم دەبێت عەرەبانە چی بکەم لە خۆ هەندە کاسی پێ بکەم قەناعەتت بی بە سەبەی دەسێ دەرکردێکە دەریاتوە تێ حایە من بی والله یام کە حەقەق لێ بکەمەرێ والله ئێ باشە ئەمە فەرقم چێ لەگە خدری هەی لە من نەکەوی بەهات بە لای برای خۆت وا لە برایەتت کەم نەکە برای عەزیزم ترسێرەکەم وەتش پێویست بپارێ بی چکە مەسروف گرانە وەڕۆدەوە ناوی خوابینە هەستا ئەخر ئەزیەتی چاوەکەم وەڕۆدە هەستا هی سەلامەت بی هەر کەینێ بوو بمدەوە مشکلە نییە کەم بمدەوە زەحمەتە چاوەکەم وەڕۆدە بڕۆ 1000 دینار ئێستا دەدەمێ هەر ئەو کەس دەبی بچی عارەبانێ بینی بابا مال کەریمە کەسبی بکە کەینێ بوو بڕە بمدەوە سەلام خوای دەبڕۆ